خۆشحاڵین کە پاش چەند ساڵ خەباتی میلەتی کورد ئەو فکرە کە چارەنووسی گەلی کورد لە واشنگتۆن و لەندەن و پاریس و مۆسکۆ و دیاری دەکرێت زۆر خۆشحاڵین کە ئەو هەستە تقریبەن بە تەواوی لە بین چووە و خەڵکی کوردستان زۆر باش دەزانێت کە بۆ خۆی چارەنووسی خۆی دیاری دەکا و ئەو چارەنووسەش لە کوردستاندا دیاری دەکات. ساڵی 1930 شارۆچکەی شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان لەو ساڵەدا بۆ یەکەم جار لە مێژووی هاوچەرخی کورددا سەرکردەیەکی کورد لەلایەن حکوومەتی ناوەندی ئێرانەوە تیرۆر کرا. سمایل ئاغای سمکۆ سەرۆکی هۆزی شکاک کە بە مەبەستی دامەزراندنی دەوڵەتێکی کوردی بۆ ماوەی 11 ساڵ بوو سەرکردایەتی شۆڕشێکی چەکداری لە دژی حکوومەتی ناوەندی ئێران دەکرد. لە مانگی حوزەیرانی 1930 و لە کاتی دانوستان لەگەڵ وەفدی ئێراندا تیرۆر کرا. 6 مانگ دواتر لەناو هۆزەکەی سمایل ئاغادا کەسێک لەدایک بوو کە دواتر بووە سەرکردەیەکی نەسراوی کورد عەبدوڕەحمانی قاسملۆ. ئەو سەرکردەی 59 ساڵ و 1 مانگ دوای تیرۆری سمایل ئاغا بە هەمان شێوەی سمایل ئاغا لەسەر مێزی دانوستان لەگەڵ وەفدی ئێرانیدا لە ڤیەنای پایتەختی نەمسا تیرۆر کرا. وا دیار بوو قاسملۆ ئامۆژگاریەکەی باوکی بیرچوو بۆ خۆی دەگەڕێتەوە لە منداڵیدا باوکی ئامۆژگاری کردووە کە هەرگیز متمانە بە عەجەم واتە ئێرانیەکان نەکات. باوکی لەژێر کاریگەری تیرۆری سمایل ئاغادا پێی وتووە هەر کاتێک عەجەمێکت بینی لێی دوورکەوە، ئەگەریش لە شەڕدا بوون لەگەڵ عەجەم یان بیکوژن یاخود لێی دوورکەونەوە. عەبدوڕەحمان قاسملۆ شەوی یەڵدای 1930 کە دەکاتە 22 کانونی یەکەم لە شاری ورمێ لەدایک بووە. بنەماڵەکەی قاسملۆ لە ورمێ و دەوروبەری دەستڕۆیشت و ناسراو بوون. باوکی قاسملۆ محەممەد ئاغای وسووقە کە لە دەرەبەگە ناسراوەکانی هۆزی شکاک بوو و پشگیری لە ڕاپەڕینەکەی سمایل ئاغای سمکۆ کردووە. ئینسانێکی زیرەک بوو، ئینسانێکی زمانزان بوو، بەگشتی بنەماڵەی قاسملوو بنەماڵەیەکی خوێندەوار و فەرهیختە بوون. هەم بیری چەپایەتیان و هەم بیری کوردایەتیان هەبووە لە کۆنەوە. قاسملۆ بەهۆی باوکی و دۆخی ئەو کاتەی ورمێ و خۆرهەڵاتی کوردستانەوە هەر لە منداڵیەوە تێکەڵ بە سیاسەت بووە. ساڵی 1945 لە سەردەمی کۆماری کوردستاندا و لە تەمەنی 15 ساڵیدا لە ورمێ ڕێکخراوی لاوانی حیزبی دیموکراتی دامەزراند و بەرپرسی ڕێکخراوەکەش بوو. دوای ڕوخانی کۆماری کوردستان قاسملۆ بۆ خوێندن لە کۆلێژی ئەمریکی چووەتە تاران. نزیکی ساڵ و نیوێک لە تاران ماوەتەوە و دواتریش لە ساڵی 1948دا بۆ خوێندن چووەتە فەڕەنسا. لە فەڕەنسا ئەندامێکی چالاکی کۆنفدراسیۆنی خوێندکارانی ئێرانی بووە. ئەو کات لەگەڵ چەند خوێندکارێکی کورد لەوانە نورەدین زازا و کەمال فوئاد کۆمەڵی خوێندکارانی کوردیان لە ئەوروپا دامەزران. قاسملۆ ساڵی 1949 لە پاریس ڕێکخەری خۆپیشاندانی خوێندکارانی ئێرانی بوو لە دژی شای ئێران. ئەمەش ناڕەزایەتی حکوومەتی ئێرانی لێکەوتەوە. ئێران لە ڕێگەی باڵوێزی وڵاتەکەیەوە لە پاریس داوای لە حکوومەتی فەڕەنسا کرد قاسملۆ لە فەڕەنسا دەربکرێت. ئەوە بوو ماوەیەک دوای خۆپیشاندانەکە لە فەڕەنسا دەرکرا و بە ناچاری ڕووی کردە وڵاتی چکۆسلۆڤاکیا و لەوێ لە زانکۆی پراگ درێژەی بە خوێندندا و بە کالیۆریۆسی لە زانستە کۆمەڵایەتیەکان بەدەستهێنا. هەر لەو ماوەیەدا لە پراگ لەگەڵ کچێکی چیکی بەناوی ئێلینا کرۆلیش کە لە کوردستان بە نەسرین قاسملۆ ناسراوە ژیانی هاوسەری پێکێنا. ساڵی 1951 دوای ئەوەی محەممەد موسەدق لە ئێران بووە سەرۆک وەزیران کرانەوەیەکی سیاسی هاتە ئاراوە. قاسملۆ توانی بگەڕێتەوە ئێران، بەڵام لە 18 ئابی ساڵی 1953 کوتەدایەک لە دژی موسەدق ئەنجامدرا و قاسملۆ ناچار بوو تا ساڵی 1957 بەنهێنی لە ئێران بمێنێتەوە. لەو ماوەیەدا بەنهێنی ڕۆژنامەی کوردستانی حیزبی دیموکراتی چاپ و بڵاو دەکردەوە و جگەل لەوەش لیژنەیەکی بۆ بەڕێوەبردننی حیزبی دیموکرات پێکهێنا و خۆشی سەرۆکی لیژنەکە بوو. دوجار بەهۆی فشارەکانی حکوومەتی ئێرانەوە گەڕایەوە چێکۆسلۆڤاکیا.
ساڵی 1950 لە عێراق عەبدولکەریم قاسم دەسەڵاتی بەدەستەوە کرد. مستەفا بەرزانی دۆ 11 ساڵمانەوە لە سۆڤێت گەڕایەوە عێراق و بزوتنەوەی کورد لە باشووری کوردستانیش بوژانەوەی بەخۆیەوە بینی. ئەمە شوای کرد قاسملۆ بێتە عێراق و لە هەوڵی ئەوەدا بوو لە باشووری کوردستانەوە حیزبی دیموکراتی کوردستان ببوژێنێتەوە. ئەو کاتە عەبدوڵڵا ئیسحاقی ناسراو بە ئەحمەد تۆفیق سەرپەرشتی حیزبی دیموکرات بوو. ئەحمەد تۆفیق زۆر لە مستەفا بەرزانیەوە نزیک بوو، ئەو کاتیش لەگەڵ قاسملۆ ناکۆچیان هەبوو. لە ناکۆچیەکانی نێوان قاسملۆ و ئەحمەد تۆفیقدا بەرزانی پشتگیری ئەحمەد تۆفیقی کردو لە ڕێگەی حکوومەتی بەغداوە فشاری خستۆتە سەر قاسملۆ و سەرنجام حکوومەتی عێراق لەسەر داوای بەرزانی قاسملۆی لە عێراق دەرکرد. دوایەوە ڕووداوە قاسملۆ جارێکی دیکە گەڕایەوە چێکسلۆڤاکیا. ساڵی 1962 بڕوانامەی دکتۆرای لە ئابووری سیاسیدا بەدەستهێنا و لە سانکۆی پڕاگ بووە مامۆستای زانکۆ و بۆ ماوەی 6 ساڵ مامۆستای ئابووری سۆسیالیستی و ئابووری سەرمایەداری بوو. لەو ماوەیەدا لە پڕاگ کتێبە بەناوبانگەکەی کوردستان و کوردی نووسی. ئەو کتێبە بە زمانەکانی چیکی، ئینگلیزی، فەڕەنسی و عەرەبی و کوردی و فارسی چاپ و بڵاو کرایەوە. قاسملۆ خۆی جگەر لە زمانی کوردی 9 زمانی دیکەی زانیوە، زمانەکانی فارسی، عەرەبی، ئازەری، تورکی، ئینگلیزی، فەڕەنسی، ڕووسی، چیکی، سڵاوی و تا ڕادەیەکی شارەزایی لە زمانی ئەڵمانیدا هەبوو. ساڵی 1968 لە چێکسلۆڤاکیا ڕووداوەکانی ناسراو بە بەهاری پراگ ڕوویدا. بەرەی ڕێفۆرم بە سەرکردایەتی ئەلێکساندەر دۆبچێک سەرکردایەتی پارتی کۆمۆنیستی چێکسلۆڤاکیان بەدەستەوە کرد. ئەو ڕۆتە دژی دەستێوەردانی یەکێتی سۆڤێت بوون و هەروەها باوەڕیان بە سۆسیالیزمی دیموکراتی بوو. قاسملۆ لەو کاتەدا لە پڕاگ کەسایەتیەکی ناسراو بوو، پشتگیری ئەو ڕۆتەی کرد و بە یەکێکیش لە تیۆریسیانەکانی ئەو ڕۆتەدا دەنرا. بۆیە کاتێک یەکێتی سۆڤێت بۆ سەرکوتی ڕەوتی ڕێفۆرم سوپای ناردە چێکسلۆڤاکیا، قاسملۆیان لە چێکسلۆڤاکیا دەرکرد. دکتۆر قاسملو لە چەکۆسلۆڤاکی کەسێکی عادی نەبوو، کەسێک بوو کە هەڵگری بیر و باوەڕێک بوو کە ئەو بیر و باوەڕە و بڵاو بوونەوەی ئەو بیر و باوەڕە دەگەڵ ئەو فەزا سیاسی کە ئەو دەمی لەو وڵاتەدا تا ڕادەیەکی زۆر حاکم بووە و لەگەڵ ئەو هێرشە نیزامی کە بۆ داگیرکردنی ئەو وڵاتی کراوە مخالیف بووە، هەم داگیرکەر و هەم وڵاتی داگیرکرا و مسەمەم بوون لەسەروەی کە دکتۆر قاسملو دەکرد. خۆ دکتۆر قاسملو لەشکری نەبوو، تانک و تۆپی نەبوو، ئەسلحەی نەبوو کە ئەوانە لەوانەی بترسێن و بڵێن دەبێت لەو وڵاتی نەمێنە مشکلمان بوو دەکەن. ئەوان لە بیر و باوەڕی دموکراتیک، لە بیر و باوەڕی سۆسیالیزمێک کە عەداڵەتی ئیجتیماعی بەرهەمدێنێ لەوانە ئەوان نیگەران بوون و نیگەرانی پەرەگرتنی ئەو بیر و باوەڕی بوون. ساڵی 1970 دوای دەرچوونی بەیاننامەی 11 ئازار لە عێراق و ڕێکەوتنی سەرکردایەتی بزوتنەوەی کورد و حکوومەتی عێراق لەسەر ئۆتۆنۆمی بۆ باشووری کوردستان، قاسملۆ گەڕایەوە عێراق و دەستی کردەوە بە ڕێکخستنەوەی ڕیزەکانی حیزبی دیموکرات. ئەمجاریان توانی لە ناو حیزبی دیموکراتدا پاشەکشە بە ڕکابەرەکەی واتە ئەحمەد تۆفیق بکات. لە مانگی حوزەیرانی 1970دا و لە کۆنفرانسی سێمی حیزبی دیموکراتدا بۆ یەکەم جار وەک سکرتێری گشتی حیزبی دیموکرات هەڵبژێردرا. لەو ماوەیەدا قاسملۆ هاوکات وەک ئابووری ناسێک لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقەوە ڕاست پێدرا بۆ داڕشتنی پلانی ئابووری درێژخایەنی عێراق. دەوترێت حکوومەتی عێراق تا کۆتایی هێشتاکان کاری بە پلانەکەی قاسملۆ کردووە. چەند ڕۆژ از ئینقلاب نەگذشته بود هەنووز. لەبارەی پەیوەندیەکانی قاسملۆ و مەلا مستەفای بارزانیەوە کەسە نزیکەکانی قاسملۆ باز لەوە دەکەن لە بیر و بۆچووندا زۆر ناکۆک بوون. بارزانی قاسملۆی خۆش نەویستووە، بەڵام بەهۆی ئەوەی کەسایەتیەکی بەهێزی هەبووە ڕێزی کردووە. هەر لەو ماوەیەدا هەندێک کەسایەتی لەوانە کریس کۆچێرا هەوڵیان داوە قاسملۆ و بارزانی لێک نزیک بکەنەوە. تەنانەت هەندێک سەرچاوە باز لەوەش دەکەن لە کۆتاییەکانی ساڵی 1970دا بارزانی داوای لە قاسملۆ کردووە ببێتە سکرتێری پارتی دیموکراتی کوردستان، بەڵام قاسملۆ ڕەتی کردووەتەوە. دوای ئەوەی بووە سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، چەند گۆڕانکاریەکی لەو حیزبەدا کرد. نەوەیکی نوێی هێنایە ناو سەرکردایەتی ئەو حیزبە و هەروەها حیزبی دیموکراتی لەژێر کارتێکەری حیزبی تودەی ئێران و پارتی دیموکراتی کوردستان دەرباز کرد.
وەختی خۆی دکتۆر قاسملوو کەسێک بووە لە دوو قۆناغدا تەسیری گەورەی لەسەر خەتی حیزبی دموکرات و لەو ڕێگایەوە لەسەر بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات داناوە. یەکیان ئەو جێگایی کە ئەگەرچی بۆ خۆی لە حیزبی توودەوە هاتبوو وەکو کادری ئەوان هاتبوو نێو حیزبی دموکرات، بەڵام سەرنجام بۆ قەنەعەتەگەی کە سربەخۆیی حیزبی دموکرات دابین بکات لە بەرابەر داخوازیەکانی حیزبی توودە کە دەیانوی سەر وەکو جاران حیزبی دموکرات لقی حیزبی توودەی ئێران بمێنێتەوە. و دوو هەمجار کە لە دیدگای نەوعی چەپی رووسی و ئەو نوع مارکسیزمە رووسیە جیا بووەوە و بەرەو نەوعێک سۆسیال دموکراسی هەرچەند ئەو سەردەمە ئەو زۆرتر بە ناوی سۆسیالیزمی دموکراتیک ناوی دەبرد. حزبی دموکراتی کوردستانی ئێران وەک بەشێک لە حزبی توودە دەناسرا. حزبی دموکرات لەژێر ڕێبەرایەتی قاسملوو بە دەرکردنی کورتەباز لە واقعێتە خەتێکی سووری بەسەر ئەو ڕابردۆداهێنا. حزبی دموکراتی کردە حزبێکی سەربەخۆ، سەربەخۆ بە معنای واقعی کلمە. قاسملۆ لەمەوەی 19 ساڵ سکرتێری حیزبی دیموکراتدا گرنگیەکی زۆری دەدا بەوەی پەیوەندیەکی بەهێز لە نێوان بزوتنەوەی کورد و وڵاتانی ڕۆژئاوادا دروست بکات. ئەو پێداگری لەسەر بەنێونەتەوەیکردنی پرسی کورد دەکردەوە. هەندێک کەس و بەتایبەتیش لایەنگرانی پێیان وایە قاسملۆ یەکەم سەرکردەی کورد بۆ گرنگی داوە بەوەی پرسی کورد بەنێونەتەوەی بکات و هەوڵی داوە لە وڵاتانی ڕۆژئاوا لۆبی بۆ کورد دروست بکات. بەبێ هیچ شک و گومانێک دکتۆر قاسملوو ئەوڵین ڕێبەرێکی کورد بوو کە لە نێو جامعەی ڕووناکبیری غەربدا لەوی کوردی لەوی ناسراوترمان نەبوو. کوردی سیاسی ڕێبەری سیاسی لەو ناسراوترمان نەبوو لە ڕێگای دەباری فکرێەوە. ئەهەمیەتێکی تایبەتی ئەوەی بیرمەندی ئەو دەگەیەنێ گرنگێکی تایبەتی تێکەڵکردنی جوڵانەوەی کورد لەگەڵ دنیای دەرەوە، یعنی دێ ئاڵقەیەک دروست بکات لە بینی جوڵانەوەی کورد و لە بینی دنیای دەرەوە. ئەوەی کە نێوی نابوو ئەنتەرناسیۆنالیزەکردنی مەسەلەی کورد، نێوی نابوو نێونەتەوەیکردنی مەسەلەی کورد، ئەوەش تایبەت شتێکی تازە بوو. قاسملۆ بەهۆی توانایی فکری و ئەکادیمی و هەروەها زمانزانینەوە توانی بووی ژمارێکی زۆر دۆست بۆ کورد لە ڕۆژئاوا پەیدا بکات. لەوانە فرانسوا میتران سەرۆکی فەڕەنسا و پێر مۆروا سەرۆک وەزیرانی پێشووتری فەڕەنسا و چەندین کەسایەتی دیکەی ئەوروپی. دکتۆر قاسملوو دۆستەکانی کوردی فقط بۆ کوردی ئێرانێ نەبوو، بۆ مەسلەی کورد بەعام بوو. بۆیە ئەگە ببینی دوای ساڵی 1991 ئەوەی بۆ کوردستانی باشوورکرا ئەگەر بە ئیغراقی دانەنێن ئەوە دۆستەکانی دکتۆر قاسملوو بوو، دۆستەکانی حزبی دموکراتی کوردستان بوون. ئەو موقعیەتیان بۆ کوردی باشوور خوڵقاند. ئایا ئەوە تەسیرێکی کەمە کە دۆستەکانی دکتۆر قاسملووی بۆ کوردیان هەبوو بێ و ئێستاش هەیەە. دۆستەکانی دکتۆر قاسملوو ئەو دەورەیان جێڕا لە پێکهێنانی ئەو وەزعە بۆ باشووری کوردستان. بەڵام لێ ئەوەی کە هیچ چاوەڕوانیشیان هەبێ وەکو خزمەت کردیان، وەکو ئەرکێکی کە بە باوەڕی خۆیان بە خزمەت بە کورد کردیان، ئەنجامیاندا هیچ چاوەڕوانێکیان نیە. بەڵام بەداخەوە ئێستا دەکرێت بڵم دژمنانی دکتۆر قاسملوو لەو موقعیەتە ئیستفادە دەکەن کە دۆستەکانی دکتۆر قاسملوو پێشانێناوە. ساڵی 1970 چەند مانگ بەر لە ڕوخانی حکوومەتی پاشایەتی لە ئێراندا قاسملۆ هەستی بەوە کرد لە ئێراندا گۆڕانکاری ڕوودەدات. هەر بۆیە لە ناو سەرکردایەتی حیزبی دیموکراتدا کۆمیتەیەکی پێکهێنا بە ناوی کۆمیتەی زاگرۆس. ئەندامانی و کۆمیتەیە هەر کامێکیان بەنهێنی گەڕانەوە بۆ یەکێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوەی خۆپیشاندانەکان دژی حکوومەتی شار ڕێک بخەن. قاسملۆ خۆی بەنهێنی گەڕایەوە بۆ تاران. لە تاران شاناچار بوو کەسایەتیەکی ناسراوی ئۆپۆزیسیۆن
بە ناوی شاپور بەختیار بکاتە سەرۆکوەزیران. بەختیار ئەگەرچی دژی شای ئێران بوو، بەڵام باوەڕی بە ڕیفۆرم و گۆڕانکاری بوو، دژی شۆڕش بوو. بەختیار خۆی دەڵێت بۆی ئامادە بوو ببێتە سەرۆکوەزیران، چونکە پێی وا بوو ئەگەر شۆڕش بە سەرکردایەتی ئایەتوڵڵا خومەینی سەر بکەبێ، نەک تەنها خەڵکی ئێران بە ئازادی ناگەن، بەڵکو دۆخی ئازادی لەژێر دەسەڵاتی خۆمەینیدا خراپتر دەبێت. لەو کاتەدا ئۆپۆزیسیۆنی ئێران بە چەپ و ڕاستەوە دژی بەختیار ڕۆستانەوە و هەمویان پشتگیری ئایەتوڵڵا خومەینیان کرد. بەڵام لە ئێراندا تەنها قاسملۆ و حیزبی دیموکرات دژایەتی بەختیاریان نەکرد. قاسملۆ و بەختیار تەنها دوو کەسایەتی سیاسی نەیاری شای ئێران بوون کە پێیان وە بوو بە بەدەسەڵات گەیشتنی ئایەتوڵڵا خومەینی دۆخی ئازادی ئێران خراپتر دەبێت. لە 11 شوباتی 1979 شۆڕشی ئێران سەرکەوت. من دولت تعیین میکنم، من به پشتیبانی این ملت دولت تعیین میکنم، من به واسطه اینکه ملت مرا قبول دارد. حیزبی دیموکرات بە سەرکردایەتی قاسملۆ لە ماوەیەکی کوورتدا توانی زۆربەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری خۆی کۆ بکاتەوە. تەنها ڕکابەری حیزبی دیموکرات کۆمەڵە بوو کە ڕێکخراوێکی مارکسی بوون. حیزبی دیموکرات توانی بە هەزاران کەس چەکدار بکە. قاسملۆ بۆ ئەوەی هێزی خۆی بە ئایەتوڵڵا خومەینی نیشان بدات، کۆبوونەوەی جەماوەری بەرفراوانی لە شارەکانی کوردستان ئەنجام بدە. گەورەترین کۆبوونەوەش لە شاری مەهاباد بوو کە بە میتینگی 100,000 کەسی مەهاباد ناسراوە. ملەتی کورد هەم ئەو هێزەی هەیە بتوانێت خۆی ڕزگار بکە و هەم لە عاملی خارجی وەک عاملێکی لەبار کەلێک وەردەگرێ، بەڵام عاملی ئەسلی ئەوەی کە دەڵێن تعیین کورەندە هێزی خۆیەتی لە خەباتی خۆماندا بۆ ڕزگاری خۆمان ناکرێ. هێزی خۆمان لەولادا بنین و بڕوامان ئەوە بێ کە باشترین دۆست ڕزگارمان دەکەن. نەخێر، بۆ خۆمان دەبێت خۆمان ڕزگارکەین و بۆ خۆمان دەبێت گیری گرفتەکانی خۆمان چارەسەر بکەین. دوای ئەو ڕووداوانە حکوومەتی ناوەندی لەگەڵ کورد کەوتە دانوستانەوە، بەڵام دانوستانەکان بێ ئەنجام بوون. هەر بۆیە لە ڕێفراندۆمێکدا کە لە ڕۆژی 1 نیسانی 1979 ئەنجامدرا، کوردەکان دەنجیان بە کۆماری ئیسلامی نەدا. ئەمەش بە دەستپێکی ناکۆکیەکانی نێوان کورد و تاران دادەنرێت کە دواتر شەڕێکی قورسی لێکەوتەوە. لە یەکەم هەڵبژاردن بۆ ئەنجومەنی خیبرەکانی ئێران، قاسملۆ لە پارێزگای ورمێ دەنگی یەکەمی هێنایەوە، بەڵام هەرگیز نەیتوانی بەشداری کۆبنەوەکانی ئەنجومەنەکە بێت، چونکە ئایەتوڵڵا خومەینی هەڕەشەی کردبوو ئەگەر قاسملۆ بێتە تاران دەستگیری دەکەن. من که خودم اون موقع به عنوان من وەک تەنها ئەندامی سێکۆلاری ئەنجومەنی خیبرەکانی ئێران هەڵبژێررابوو. ئەو شەوەی بریار بوو بۆ بەشداری لە کۆبوونەوەی ئەنجومەنەکە بشمەتاران، خومەینی ئەندامانی ئەنجومەنەکەی کۆ کردبووە و هەڕەشەی لێ کردبووم و زۆری جنێ و بێڕێزی پێکردبووم. خومەینی بە منی وتبوو کەسێکی مفسیدی فیل ئەرزە. دیارە ئەگەر کەسێکیش مفسید فیل ئەرز بێت، بریاری لە سێدارەدانی هەیە. نرفتم و جنگی شروع شد که 3 ماه طول کشید. در این جنگ 3 ماه ما موفق شدیم. ڕۆژی 19 یابی 1979 بە بڕیاری ئایەتوڵڵا خومەینی سوپای ئێران لە چەند قۆڵێکەوە هێرشی بەربڵاوی کردە سەر کوردستان. ئەمەش بوو بە دەستپێکی شەڕێکی خوڕێز کە زیاتر لە 15 ساڵی خەیاند. بەپێی ئامارە نافەرمیەکان لەو ماوەیەدا لە نێوان 70 بۆ 100,000 کەس کوژراون. بەپێی بەڵگەنامەیەکی ویکلیکس، حیزبی دیموکرات لەو ماوەیەدا 12,000 پێشمەرگەی هەبووە. قاسملۆ خۆی لە دوایین چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنیدا مانگێک بەر لە تیرۆرکردنی دەڵێت. خومینی به 3 دلیل با ما خومینی بە 3 هۆکار ئامادە نەبوو لەگەڵ ئێمە ڕێبکەوێت. یەکەم، ئێمە داوای ئۆتۆنۆمیمانەکرد بۆ کوردستان، بەڵام لە ڕوانینی ئیسلامی ئەودا شتێک بە ناوی نەتەوە بوونی نەبوو. دووهەم، ئێمە داوای دیموکراسیمانەکرد بۆ هەموو ئێران، بەڵام خومینی پێی وابوو دیموکراسی بیرۆکەیەکی ڕۆژئاواییە و بەتوندی دژیە وەستایەوە. سێهەم، زۆرینەی کورد سوننە بوون و ئەویش متمانەی بە سوننە نەبوو. هەروەها جگە لەوانەش ئێمە دەستمان نابوویە چەک و ئامادە نەبووین تەسلیمی حکوومەتی ناوەند بین. زیر بار مثلا زور دولت مرکزی بریم. کربلا کربلا
لە کاتی شەڕی عێراق و ئێراندا قاسملۆ لەگەڵ حکوومەتی عێراق پەیوەندیەکی بەهێزی هەبوو. بەپێی بەڵگەنامەیەکی ویکلیکس قاسملۆ پێچەوانەی سەرکردەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئامادە نەبوو وێنە لەگەڵ سەدامدا بگرێت. حیزبی دیموکرات خۆی دەڵێت پەیوەندیەکانیان لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر حسابی کوردی باشووری کوردستان نەبوو. لە دکتۆر قاسملویان پرسی بە مدیری مخابرات دکتۆر فازل بەڕاک وابزانم مەودێ دەڵێ مخربین وەزیان چ مخربین دەڵێ ناناسم مخرب شێ دەڵێ جەلال مەسعود دەڵێوانە مخربی ئەوانە شۆڕجێرن ئەمن چۆن بۆ کوردستان و بۆ وڵاتی خۆم هەم ئەوانش ئاوا بۆ وڵاتی خۆیان و بۆ کوردستانی خۆیان هەن دوای ئەو دمی قەت نەیانتوانی قسێکی لەو جوورە لەکن دکتۆر قاسملووی بە بزوتنەوە یا بەڕێبەرانی بزوتنەوەی کورد لە باشوورمان ئەو پەیوەندی ئاوا سالم بوو لە گەرمەی شەڕی ئێران و عێراقدا کە ئێمە هێرشی کوردستان کۆماری ئیسلامی حکمی جەهادی دابوو بۆ سەر حیزبی دموکراتی کورد خەڵکی کوردستانی ئێران و حیزبی دموکرات و هێزە سیاسیەکانی دیکە قاعیدەتەن ئێمە دەبوو هەرچی حکوومەتی عێراق لە بە قسە بکەین بەڵام حکوومەت سەدام حوسێن ڕووخان ئەو هەموو بەڵگان دەکەوتە دەست دەوڵەتی تازای عێراق گەونە دەست ئەحزابی کوردی کوردستانی عێراق باشە ئەحزابی کوردی ئەوە دۆست و بران و ڕەفیقن و خۆشکن بەڵام خۆ ئەوانەی عێراق و لە بەغدا هاتنە سەرکار زۆربەیان نزیکترین دۆستی کۆماری ئیسلامی بوو یەک دانە بەڵگا بەدیشی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران چوو بێتە ژێرباری دەستور و فەرمان یا داوای حکوومەتی سەدام حوسێنەوە یەک دانە بەڵگە بۆ نمونە نەدۆستراوە. لە هەشتاکاندا لەناو حیزبە کوردیەکاندا قاسملۆ و حیزبی دیموکرات یاتر لە هەر حیزبێکی دیکە لە جەلال تاڵەبانی و یەکێتی نیشتیمانیەوە نزیک بوون. لە ساڵی 1984دا قاسملۆ ناوبژیوانی کرد لە نێوان یەکێتی نیشتیمانی و حکوومەتی عێراقدا. جەلال تاڵەبانی و وەفدی یەکێتی سەردانی بەغدایان کرد. قاسملۆ بەڵێنی لە سەدام وەرگرتە بوو کە وەفدەکەی یەکێتی بە سەلامەتی بگەڕێنەوە کوردستان و بۆ ئەوەی گەرانتی گیانی وەفدەکەی یەکێتیش بکات دۆستە فەڕەنسیەکانی ئاگادار کردبووەوە. بە پێچەوانی یەکێتی و جەلال تاڵەبانیەوە قاسملۆ و حیزبی دیموکرات نەک تەنها لەگەڵ پارتی دیموکرات و بارزانی پەیوەندێکی دۆستانەیان نەبوو بەڵکو بۆ ماوەی چەند ساڵێکیش لە شەڕدا بوون. جگەر لە پارتی لە سەردەمی قاسملۆدا حیزبی دیموکرات پەیوەندێکی باشی لەگەڵ کۆمەڵەشدا نەبوو. بۆ ماوەی 3 ساڵیش کۆمەڵە و دیموکرات لە شەڕی براکوژیدا بوون. عەبدوڵڵا موحتەدی سکرتێری ئەو کات و ئێستای کۆمەڵە لە ڕەخنەگر و نێرە ناسراوەکانی قاسملۆ بوو. ئەو لە ئێستادا دوای 26 ساڵ لەبارەی قاسملۆوە دەڵێت چۆن ئێستا دەڕوانمە ئەو ئاڵوگۆڕەی کە دکتۆر قاسملوو پێچی هێنا بە کورتەباس کە ئێستا بیری لێ دەکەمەوە من بە موسبەتی دەزانم وام نەدەزانی جاران ئەو کات وام نەدەزانی هەرچەند شتێکی ئەو تۆشم لەسەر نەنووسی بەڵام کە تێدەفکرم بە گۆڕانکاریەکی پۆزیتیڤی دەزانم لە حیزبی دموکرات بەڵام دیارە پێم وایە دکتۆر قاسملوو لە تەعاملی لەگەڵ حیزبەکانی دیکەی کوردستان و لە پاراستنی ئەو دموکراسیەی کە بە تایبەتی ئەو دیبووی لە دنیای ئوروپایی ژیابوو لە فەڕەنسا ژیابوو ئەمن لە تەعامل لەگەڵ حیزبەکانی دیکە بە سەرکەوتووی نازانم پێم وایە ئەگەر دکتۆر قاسملوو بەو نفوزەی کە بووی لە نێو حیزبی دیموکراتدا ئەگەر بیویست بایە ئەو ڕووداوە ناخۆشانە ڕوویان نەدەدا کە بینی ئێمە و ئەوان هاتە پێشەوە. قاسملۆ زۆرجار لە لێدوانەکانیدا پێداگری لەسەر ئەوە دەکردەوە کە پرسی کورد پرسێکی سیاسیە و بە تەنهاش لە ڕێگەی سیاسی و دانوستانەوە چارەسەر دەکرێت و باسی لەوەش دەکرد کە ئەوان بۆیە شەڕ دەکەن بۆ ئەوەی حکوومەتی ناوەند ناچار بە دانوستان بکەن.
شەڕی عێراق و ئێران لە مانگی ئابی 1970 کۆتایی هات. ئایەتوڵڵا خومەینی ڕایگەیاند قبوڵکردنی ئاگربەست وەک خواردنەوەی ژەهروا بوو. حیزبی دیموکراتیش لەو کاتەدا خوێندنەوەی ئەوە بوو کە حکوومەتی ئێران هەستی بەوە کردووە لە شەڕەکەدا شکستی خواردووە و بۆ داپۆشینی شکستەکەی بە دوای سەرکەوتنێک لە ناوخۆی ئێراندا دەگەڕێت. یان ئەوەیە شەڕێکی قورس لە کوردستان دەست پێ دەکات و یاخود هەوڵ دەدات بیر لە چارەسەری پرسی کورد بکاتەوە. ئەو بۆ کاتێک حکوومەتی ئێران لە ڕێگەی جەلال تاڵەبانیەوە داوای دانوستانی لە قاسملۆ کرد، حیزبی دیموکرات پێی وابوو کە ئێران ڕێگەی دووەم واتە چارەسەری پرسی کوردی هەڵبژاردووە، بۆیە بڕیاریدا دانوستان بکات. چوونی دکتۆر قاسملو بۆ سەرمیزی و توێژ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێستاشی لەگەڵ پێ شتێکی ئاسایی بوو، شتێک نەبوو کە بڵێ هەڵە بوو بێ بە دەلایلێکی کە عەرزم کردی. ئەوەی کە قسەی لەسەرەوە ئێمەش بۆ خۆمان وەک حیزبی دەموکراتی کوردستانی ئێران ڕەخنەمان لەسەری بۆ چۆنیەتی و توێژەکە بووە. یەک دکتۆر قاسملو نەدەبوو بۆ خۆی بچێت. دکتۆر قاسملو دەبوو لە ئاخرین مەرحەلەدا ئەگەر ڕێک کەوتبین لە ئاخرین مەرحەلەدا دکتۆر قاسملو دەبوو وەک ڕێبەری حیزب وەک کەسایەتێکی زۆر گەورە دەبوو ڕێی جمهوری لەگەڵ نخست وەزیر کەوتم نخست وەزیریشە بوو لە ئێرانێ مەسەلەکە ئیمزا بکەن. دوو مەسەلەی گرنگی ئەسڵەن نەدرا بووم بۆ خۆمە و دەوختە لەوێ بووم گرنگی نەدرا بوو بە مەسەلەی ئەمنیەت و بە مەسەلەی حرەس و نازانم کەسێک کە بێ پارێزگاری بکە بە پۆلیس ڕانەگەیاندرا بوو. یعنی هەموو ئەوانە ئەو شێوە بوو، ئەو شێوەیە غەڵەت بوو، نە ئەوەی کە وتوێژەکە غەڵەت بوو بێ. ئەو دوشتە بە بڕای دەبێت لێکجێ بکرێنەوە. پیتەر بلیچ پەرلەمانتاری نەمسایی کە کتێبێکی لەسەر تیرۆری قاسملۆ نووسیوە دەڵێت دوای کۆتایی شەڕی ئێران و عێراق دۆخێکینا لەبار بۆ کورد لە هەردوو بەشی خۆرهەڵات و باشووری کوردستان هات بۆ ئاراوە. سەدام حوسێن ئەنفال و کیمیابارانی دەست پێ کردبوو. بەهۆی ئەوەی قاسملۆ کیمیابارانی هەڵەبجەی ئیدانە کردبوو، نێوانی لەگەڵ حکوومەتی عێراق تێکچوو بوو. دۆخی بزوتنەوەی باشووری کوردستان زۆر شپرزەتر بوو. تاڵەبانی دوو ڕێگەی بەدی دەکرد، یان ئەوەی لەگەڵ سەدام ڕێک بکەون بۆ ئەوەی کۆتایی بە پرۆسەکانی ئەنفال بێنێت کە ئەمەیان واقع بینانە نەبوو، یان ئەوەی دەبێت حکوومەتی ئێران و کوردەکانی ئێران ڕێک بکەون. بۆیە تاڵەبانی قاسملۆی هاندەدا لەگەڵ تاران دانوستان بکات و بۆ ئەم مەبەستەش تاڵەبانی ڕەزامەندی حکوومەتی تارانی وەرگرت بوو. حیزبی دیموکرات خۆی دەڵێت قاسملۆ سەرکردایەتی حیزبی دیموکراتی ئاگادار کردبووەوە لەوەی دەیەوێت دانوستان ئەنجام بدات، بەڵام ئاگاداری وردەکاری و کات و شوێنی دانوستانەکان نەبوون. حقیقەتەکە ئەوەیە دکتۆر قاسملو لە ڕێبەری حیزبدا مەسئلەی وتوێژی مەطرح کردبوو و ئەوە کە لە ڕێگای وتوێژەوە حەول بدرێ کێشەکە چارەسەر بکرێت باسکرا بوو و موافقەتی ڕێبەری حیزب و دەفتەری سیاسی بۆ وتوێژ وەرگرت بوو. ئەوەی کە دەڵێن ئاگادار نەکردو لە ڕۆژەکە و لە سەعاتەکە و لە شوێنەکەیەتی تەنا ئەو کە چۆ دەرێ ئەو مەسئلە پێشتریش وتوێژی کردبوو جاری دیکە و جاری ئاخریش هەر ڕێبەرایەتی حیزب و دەفتەری سیاسی موافقەتی بە ئیدامەی ئەو وتوێژە کردبوو. بەڵام ئەوە کە لە ڕۆژەکەی و لە سەعات و لە شوێنەکەی ئاگاداری نەکردبێتەوە ئەوەیان وا بووە. قاسملۆ وەفدیێرانی وێنیان بۆ شوێنی دانوستانەکان دیاری کرد. بۆ یەکەم جار لە سیوێکی کانونی یەکەمی 1970دا کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیەدا جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا و ئەحمەد بن بێلای سەرۆکی پێشووی جەزائیر وەک ناوپژیوان بەشدار بوون. یەکێتی نیشتیمانی کوردستان ئاسایشی کۆبوونەوەکەی دەپاراست. یەکێتی 19 پاسەوانی دانابوو کە لەو 19 پاسەوانە حوتیان چەکیان پێبووە. کۆبوونەوەی دووەمیش بە هەمان شێوەی کۆبوونەوەی یەکەم وەفدی یەکێتی تێیدا بەشدار بووە و لە کۆبوونەوەکەدا بڕیار دەترێت لە داهاتوودا کۆبوونەوەکان بەردەوام بن. ماوەیەک دوای کۆبوونەوەی دووەم هەواڵی دانوستانەکان بڵاو بوویەوە. ئەوە لە کاتێکدا بوو کە بڕیار بوو دانوستانەکان
تا ئەو کاتەی دەگەنە لە یەک تێگەیشتن بە نهێنی ئەنجام بدرێن. حکوومەتی ئێران یەکێتی نیشتیمانی کوردستانی تۆمەتبار کرد بە ئاشکراکردنی دانوستانەکان، بۆیە داوایان لە قاسملۆ کرد ناوبژیوانەکان بگۆڕدرێن. ئەو بوو هەردوو لایەن ڕێک دەکەون لەسەر ئەوەی فازڵ ڕەسوول کەسایەتی سیاسی و ئەکادیمی باشووری کوردستان ببێتە ناوبژیوان. فازڵ ڕەسوول لە ساڵی 1970 لەگەڵ قاسملۆ لە پەیوەندیدا بوو. هەروەها هەر لە سەرەتای شۆڕشی ئێرانەوە پەیوەندیەکی بەهێزیشی لەگەڵ هەندێک لە گەورە بەرپرسانی ئێرانیدا هەبوو. میرۆ عەلیار کە ئەو کاتە لە نەمسا بوو لەگەڵ چەند کەسێکی دیکە لە ئەندامانی حیزبی دیموکرات بۆ پێشوازی لە قاسملۆ دەچنە فڕۆکەخانە. وەختێکی دکتۆر قاسملو داهاتەوەتەی تەبیعەتەن ئێمە ئاگادار بووین و هەر ئێمە دەچین وەرمان دەگرت ئەندامەکانی ئەندامی حیزبەکەی خۆی بووین و پاشان ئەکسەری ئەوانەی کە لە ئوتریشە بوون پێشتر لێرە یا پێشمەرگە بوون یا بەرپرسایەتی سیاسیان هەبوو بەرپرسایەتی نظامیان هەبوو هەمویان دەناسی. تەبیعەتەن ئێمە دەچین بەرەو پیرروی ئێمە دەچین لە فڕۆکەخانە وەرمان دەگرێتەوە دەمازانی، بەڵام ڕاستەکەی ئەوە ئێمە نەمادەزانی کە بۆ توێشاتەوە. ڕۆژی 13 تەمووزی 1970 قاسملۆ لەگەڵ عەبدوڵای قادری ئازەر نوێنەری حیزبی دیموکرات لە ئەوروپا بێ ئەوەی کەسێکی دیکە لە حیزبەکەی ئاگادار بکاتەوە بەرەو شوێنی کۆبوونەوەکە بەڕێ دەکەون. محەممەد جعفەری سەحرارودی کە ئێستا بە محەممەدی جعفەری ناسراوە سەرۆکی وەفدی ئێرانی بوو. هەردوو وەفدەکە ڕۆشتنە ناو ئەم بینایەوە و بەڵام وەفدەکەی حیزبی دیموکرات هەرگیز لەم بینایە نەهاتە دەرەوە. کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە دڵێکی پڕ لە داخ و کەسەرەوە ڕاودەگەینێکە ئێوارەی ڕۆژی 22 پوشپەڕی ساڵی 1368 تابی ڕێکەوتی 13 ژوئیەی ساڵی 1989 زاینی هاوڕێی تێکۆشەر خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئازادی خوازانی ڕاستەقینەی ئێران دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو سکرتێری گشتی حیزبەکەمان کە بە سەردانێکی کورت و بۆ هێندێک کاروباری حیزبی چوو بۆ وێن پێتەختی وڵاتی ئۆتریش لەگەڵ هاوڕێی خۆشەویست کاگ عەبدوڵای قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی و نوێنەری حیزب لە ئەوروپا شەهید کراون. أو شواذ القداد بينا أو شاكا حزوخنا وآقريا أو شوكا ضلو برقي أو جانو بركنا آقريا أو شوكا أسكر وماقل أو شواسر الراسا أو شاكا بلو شادي بصافي شبصا ونايشخا توكلي كردستان وقتواني توسر حیزبی دیموکرات هەرزوو کۆماری ئیسلامی ئێرانی بە ئەنجامدانی تیرۆرەکە تۆمەتبار کرد. ئێرانیش لە یەکەم کاردانەوەیدا سەدام حوسێن و حیزبە کوردیەکانی بە ئەنجامدانی تیرۆرەکە تۆمەتبار کرد. هەموو ئەو لێکۆڵینەوانەی بالیستیکی کەکران یعنی لێکۆڵینەوە لە فیشەکە تەقینراوەکان پۆلیس لێکۆڵینەوەکان دەریخست کە بە پێچەوانی ئەوە کە کوتراوە تەقا هەر لە ژووری کۆبوونەوەکەی کراوە یعنی لە نزیک ڕاتەقە لە قوربانیەکان کراوە و زۆر شتی دیکەش وەک بۆ نمونە لێدوانە دژبەیەکەکانی سەحرارودی و بزرگیان لە پەیوەندی لەگەڵ بوونی بزرگیان لەو کاتەدا لەوێ بزرگیان دەیکوت لە کاتی تەقەکەدا من لەوێ نەبووم سەحراری رودی بە پۆلیسی گوت بوو لەوێ بووم خودی کاربەدەستانی دەوڵەتی ئوتریش بە تایبەتی وەزیری ناوخۆی ئەو دەم فرانس لوشناک دانی بەوەدانا لە سەفەرێکیدا بۆ واشنگتۆن کوتی ئەو تێرۆرە جمهوری ئیسلامی ئەنجامی داوە هەرچەند دواتر قسەکەی خۆی وەرگرتەوە و پاشانیش مەئموری زدی تێرۆری ئەو کات بە ناوی کەسلێر وتی کاری ئەوانە ئەوانە ئودان پێدانانەی خودی مەئمورین
نیشان دەدا کە کاری جمهوری ئیسلامی بوو، یعنی ئەوەش فاکتێکی دیکە بوو. دەروێش ڕەنجبەر کە دیبلۆماتێکی پێشووی ئێران بووە و ڕۆژی تیرۆرەکە لە باڵۆزخانەی ئێران لە ڤێننا بووە دەڵێت ماوەیەکی کورت دوای تیرۆرەکە پۆلیسی نەمسا باڵۆزخانەی ئێرانیان لە ڤێننا گەمارۆدا. مناگەداری تیرۆرەکە نەبوو، بەڵام بینین چێژ لێنەرەکە خواردن دەبات بۆ ژێرزەمینی باڵۆزخانەکە. بەلامەوە حاڵەتێکی نەئاسایی بوو. لێم پرسی ئەو خواردنە بۆ چێ دەبێ؟ وتی بۆ نەتزانیوە بە کوژەکەی قاسملۆ واتە محەممەد جەعفەری لێرەیە. چەند ڕۆژێک دوای تیرۆرەکە حکوومەتی نەمسا گومان لێکراوانی ناردەوە تاران. ئەو وەختا من خۆم هەم وەزیری نێوخۆی ئوتریشم دی ئەو دەمی کە من لەوێ بووم دوای شێ بووین دوکتۆر قاسملوی وەک نوێنەری حیزب چوومە دەرێ بۆ ئەو کاروبارانە، هەم وەزیری دەرەوە وەزیری نێوخۆ دەڵێ کاری مەتەواوە، پۆلیس کاری خۆی کردووە، تاقیقاتی خۆی کردووە، هەموو شتێک ڕوونە. مشکلەکە لەکن ئاغای مۆک لەکن وەزیری دەرەوەی ئوتریشە کە ئەو پێشی بە پەروەندەکەی گرتووە کە ناڵە نەتیجەکە ئیعلام بێ و ناڵێ دەستگای قەزایی بەرەو ئەو جێگایەی بەرێ کە نەتیجەی تەواوی لێ حاصل بێ. حکوومەتی ئێران دوو کارتی فشاری بەدەستەوە بوو بۆ ئەوەی پێش بەوە گەرخستنی دۆسیەی تیرۆرەکە بگرێت. لەلایەکە ڕەشەی کرد ژیانی هەوڵاتیانی نەمسا لە ئێران پارێزراو نابێت و لەلایەکی دیکەشەوە هەڕەشەی لە حکوومەتی نەمسا کرد ئەو بەڵگانە دەخاتە ڕوو کە حکوومەتی نەمسا لە سەردەمی شەڕی ئێران و عێراقدا چەکی بە ئێران فرۆشتووە. ئەمەش پێچەوانەی ئەو یاسایە بوو کە حکوومەتی نەمسا وەک وڵاتێکی بێلایەن بۆی نییە لە کاتی شەڕدا چەک بە هیچ لایەنێکی شەڕەکە بفرۆشێت، بەڵام نەمسا چەکی بە هەردوو وڵاتەکە فرۆشت بوو. دەوڵەتی ئوتریش دەزانن کە وەکو دەوڵەتێکی بێلایەن لە شەڕدا بۆی نییە چەک بفرۆشێ بەو دەوڵەتانی کە لە حاڵی شەڕدا، بەڵام نەکرد ئەو کارە کرابوو، بەڵکو لە جریانی فرۆشتنی چەک و چۆڵ بە هەردوو دەوڵەتی ئێران و عێراق لە ڕاستیدا کۆمەڵی گەندەڵی داراییش ڕوویدا بوو، ئەوەی کە پێی دەڵێن کۆمیسیۆن، یعنی پارەیە کە لەسەر فرۆشی ئەو چەک و چۆڵانە وەرگیرا بوو. لە ڕاستیدا بەرپرسانی پایەبەرزی هەردووک حیزبی حکوومەتی ئەو دەمی نەمسایی تێوە گلا بوو. ئەو بۆ خۆی هەڕەشەیەکی ڕوون بوو کە ئاشکراکردنی ئەوانە زۆر گران دەکەوت لەسەر ئاعتبار و پرستیژی کاربەدەستانی ئوتریشی. هێشتا ئەو بربەستانی پێشیان بەوە گەڕکەوتنی دۆسیەی تیرۆری قاسملۆ گرت بوو لە جێی خۆیاندا ماون، بەڵام وەک یاساناسان دەڵێن دۆسیەکە لە ڕووی یاساییەوە دانەخراوە و دەکرێت لە داهاتوودا جارێکی دیکەوە گەڕ بخرێتەوە. جگە لەوەش تەنانەت دەکرێت لە دادگای نێودەوڵەتی سکاڵا لەسەر حکوومەتی نەمسا تۆمار بکرێت. لە ئاستی نێودەوڵەتیشدا بە تایبەتی لە لای دادگای ئەوروپایی مافی مرۆڤ هێندێک کار دەکردێش بۆ معنایە کە قوربانیان کەسوکاری قوربانیانی ئەو تێرۆرانەی کە دوای تێرۆری دکتۆر قاسملو کران ئێستاش دەتوانن بچن لەوێ سکاڵا لە دشی دەوڵەتی نەمسا تۆمار بکەن بۆی کە بڵێن ئەگەر ئەو دەمی دەوڵەتی نەمسا ڕێگری نەکردووە لەوەی کە تێرۆری دکتۆر قاسملو لێ پێچینەوە لێ بکرێت بێگومان تێرۆرەکانی دواتر ڕوویان نەدەدا. قاسملو ئەو لە ناو هەموو شتە جوانەکانە ئەدبینێەوە لە ڕێزەی بارانە باڵای، لە بۆنی باخانە قژی، لە لاسچی گژ و جادا پەنجەی، لە تاموچێژی ناو ڕۆحا قسەی. تۆ ئەگەر ناوی گوڵەکانت بژماردایە ئەو ناوی ڕەنگەکانی بۆ تەواوە کردی. تۆ ئەگەر باسی ڕووبارێ بتردایە ئەو ئاوی سەرچاوە و هاژەهاژی بۆ باسە کردی. تۆ ئەگەر بدوتایە ئەم شەرابە چەند ئاڵە ئەو ڕۆژی لە دایکبوونی پێئەوتی. تۆ ئەگەر بدوتایە ئەم هاوارە چەند قووە ئەو ناوی یەک بە یەکی زامەکانی پێئەوتی. لە ناو پێکەنینە نوکتەیەکی ئەسکسو بوو، لە ناو گریانە مۆمێکی سەبووری